یارانە کوردەوار وەختتان وەخێر ئێمە وەکو شتێ جەدیدەن تەکە مشکلێکە لە فەیسبووک ڕۆدات لە دوێشەوە محاولەکەم کە دیبەیتێ بکەم فەیسبووک تنتنم دیبەیتە قەتەکات و کانەکشنە ئینتەرنت زەعیفە نایەڵێ منە دیبەیتە بکەم بەڵام من هیچ مشکلێکم نییە باڵێ ئەوە جارێ دوو قەتعی فعلەن لە کەمتر لە 1 دقیقە ئومیدوارم کە مەجال بدات منم کارە جێبەجێ بکەم و تەواوی بکەم بە هەر سوورەت من دیبەیتێکی کورتم ئەوێت هەندێک مەسائل و جێ تێڵێم بۆ ئێوە ئاغای عرفانە سابتی کتێوێکی بەناوە ئاینە بەهایی جامعە و سیاست ئاغای عرفانە سابتی بەهاییە زیگمۆن بافمەنی تەرجمە کردگەسەوە و یەکێک لەوانە عشق سەیالە ئاغای عرفانە سابتی پایە سابتە فرەیەک لە بەرنامەهای بینە ئاینە بەها و سیاست ئەم کتێوە نقطەهایەکی مهمی واتیا کە من لەگرا بەحسیەکەم و ئێمە قبلن لە دیبەیتەکانە ترا لە دیبەیتەکان ڕۆژنامە شەرەفنامە یا بێشەرەفنامە ئشارەمان پێکرد لەگرا مەسئلەیە مەترەحەکەین بۆ خاتری ئەوەی کە یاران ئاگادارون ئێمە لە بەڕەسی ڕۆژنامەی کوردستانە وتمان کە ئەم ڕۆژنامە بە سەفارەشە کێ چاپ کریاگە ئەم ڕۆژنامە بۆ ڕۆژنامەست بۆ هەفتەنامە نییە بۆ فەسڵنامە نییە بۆ مانگنامە نییە چۆن ڕۆژنامەست لە قاهرەم ڕۆژنامە بۆ کێ چاپ کریاگە لە ئەواخرە قەرنە 19 و ئەوای لە قەرنە 20 ئەم ڕۆژنامە چۆن گەڕیاگە سەردەسە مردم ئەم ڕۆژنامە چۆن فرۆشیاگە و ئایداتە فرۆش گەڕیاگە سۆ تا دەستگاهە چاپ بتوانێت ئیدامە بدات خۆب تەبیعەتەن کەس جواو ناداتەوە کەس جواوی نەداوە و ئێوە دیتان کە لەم کوردەوارە ئەوانەی بەناوە ڕۆژنامەوان و دەستگای حکوومەتی و دەستگای دانشگایی و پرۆفسۆرن لە ئەم ڕۆژنامە بە عنوانە یەکەم پرتۆ کە مەتبوعاتیە کورد استفادە ئەکەن و حەزی پێەکەن و فرەفرە حەزیان پێکرد ئێمە وەختی ئەمانە خوێندەوە وتمان ئەمە جعلە تاریخە دروست نوسەخە ئەم ڕۆژنامە لە موسکۆ و لە پاریس پەیدا بکە ووتمان ئەمە فقط و فقط بۆ خاتری ئەوەسە کە ناوێک بە ناوی کوردستان دروستکەن و دەحافزەیەکی تاریخی بۆنە ناوە ئارشیڤ و بە عنوانە سەنەدە معتەبەرە تاریخی استفادەی لێ بکەن لەوەی کە شتێ بەناوە کوردستان مەوجود بووگە ئێوە بە نوکتێکی مهم لەگرا بەرەخۆن کە من ئەمڕۆ پرسیارهایەکی مهمی لەسەر دروست ئەەکەم لە سەفحەیە 62 ئەم کتێوە جامعە و سیاست ئاینە بەهایی عرفانە سابتی بە نوکتێکی مهم شارەکە ئەگەر ئێوە دیبەیتەکانە ڕاپەڕینە کوردەوارە سربەخۆتان لە بیروێت ڕاپەڕینە کوردەوارە سربەخۆ وتی تەمامە نەهاتهای ڕەوحانیەت و شیوخ و تەکایا و ئایەتوڵڵاکان و تەمامە ئەم بەگت دەگادارانە ئەکسەریەتیان ساختەوە پەرداختەیە 300 ساڵە ئەخیرن لە جامعەیە کوردەوارە تەوەسۆتە دەستگاهە کلیسە و کنیسا و ئێمە وتمان ئەکسرە ئەمانەی کە لەم مەقامانە قەراریان گرتگە بنەجوون و پەروەردە یافتەگانە مەکاتب کلیسا و کنیسەن هەچکە لە خۆی سوال ناکەم بێشەرەفنامەیە شەرەفخانە بدلیسی بۆچی ئێشێ چاپ بوێت تۆ ئەگەر کوردێکی نەقیبی کوردێکی پاکبی دانانیشی ئەم تڕەهاتە تەحتە ناوە تاریخ چاپکەی هەدەف ئەم ئاغا لە چاپە ئەم کتاوە چ بووگە ئێمە فقط مقدمەکەیمان خوێندەوە واردە مەسائل داخڵی نەبووین لەم کتێوی ئاغای عرفانی سابتیە بەحسە مەسئلەیە چاپ ئەکا بەحسە مەسئلەیە چاپە متونە بەهایی ئەکا لە دوو جێگە یەکێ بەمبەئیە هندوستان لە ژێرە دەسە زەرتوشتیان کە هاوکات لەگەڵیانە نعمەتوڵڵاهیەکانی هەر لەوێ متونە خۆیان چاپەکەن یەهودیەکانە بەغایش هەر لەوێ خۆیان متونیان چاپەکەن و چاپێکە لە هندوستان هەست چاپە سەنگیە و ئەتوانێ دەستنویس چاپ بکات ئەمما شاخەیەکی تر ئەوەنە مسر و لەگرا بەحسەکە جالبین کە
خواستگاه فعالیت‌های انتشاراتی بهائیان را باید در تبلیغ 2 تن از دانشجویان مهمترین نهاد آموزشی جهان اسلام سنی دانشگاه الازهر جستجو کرد. 2 دانه طلبه دانشگاه الازهر تبلیغی که عظیم اکن بو بهائیت. دانشگاه الازهر طلبه فقیه دانشجو ستودنت اما کن در دوران اقامت خود دل الازهر میرزا ابوالفضل 2 طلبه به نامهای محی الدین صبری و فرج الله زکی الکردی را بهایی کرد. اوکی. آقای میرزا ابوالفضل لکاتک والا مصر 2 فقیه، یعنی هنوز وانا دانشگاه الازهر 2 فقیه که هنوز خلیکن طلبگی اکن بناوکان محی الدین صبری و فرج الله زکی الکردی هرتکیان اکاتو بهایی. بعدها این 2 نفر به ناشران موفقی در قاهره بدل شدن. بعدها این 2 نفر یعنی لو دوای امیکه بون به بهایی، دوای امیکه بون به بهایی امانه بون به ناشران موفق دستگاه انتشارات یان کوته دست. ام 2 نفره کی بون؟ محی الدین صبری، فرج الله زکی کردی. ام 2 بهایی. استا صبری کس؟ صبری خلق آواگی مشکان لای سنز بنجولکس. آواگی سنه استیشه خریک روحانی و ملای جولکه تحتنا و ملای اسلام داته درو. استیشه کسی لخوی ناپرسه ام مرتیکه لناو دهاتي سنة أكويت الري أروات تركيا أروات أسامول لأسامول أكويت الري كي بوري أدا كي سابورتي أكا كي خرجي أدا أم هتيوا أروات الأزهر لألأزهر تدرو كي أم دستگاه چاپ بم عظمتي أخات اختيار روزنامه كردستان چاپ که ام روزنامه نخوي نريهز نه عایداتی بو اگریتو و کس نپرسه تو امتل لکوی هاوردگه لکوی بو امکاره اکی کس سؤال ناکه بعد تو فکر اکی ام 2 کسا چی و چی چاپ اکن او یکیشان که فرج الله زکی بکیس لخاندان بدرخانی بشرفکان کویز کردستانه. اصلا تو نازانی بدرخانه موجود نبوگه چی بوگه امتی حال دریاگه به عنوان تاریخ اکریتنا و ذهنتو. بو ایو جالبه 2 دانه بهایی بابزانن لعربیەکان یا دەستیان بردگەوتکیانە متونە ئیسلامیە بەر لەوێ بوون و بەهای چاپ کریاگە خەیلێ بێجات کرد. دەستگاه چاپێک ئەمانە هەسیان بە پوڵ و فەند قودرەتمەند کلیسا و کنیسە دانەریاگە و بەهایەت دانەریاگە. ئەنا 2 دانە فەقیەی لار و درێژ و بێفەڕ بە قەوڵەقانە چێکارن دەستگای چاپ دابنین. کاغذ گران، جوهر گران، هیئت تحریریه کی حقوق امانه ادا کی بو کی ایکن هر ام 2 کسا وامن وقتی تحلیلی شرفنامم کروتم امانه بنجوی ساخته شدن تاریخ دروس کن بو ایما لیو دو درکوت امانه بهاین هر امانه بو اولین بار لتاریخ متونک لجهان اسلام چاپکن تو لدوران امانه امام محمد غزالی بوتيت الزهورو تو لدوران امانه ابن تيمية باوك سلفي ومخرجي وتيحل درياق وجنايتكار والريش چلكن تيتدرو كي كتاوة كان ابن تيمية بو اولين بار لتاريخا چاپ اكا دستگاه چاپ محي الدين الصبري دستگاه چاپ جولك بهائي محي الدين الصبري وفرج الله الزكي ايوه اشي اللي خوتان سؤال كان
دانەیە بەهایی وا قینی تێ لە نەحلەهای دینە ئیسلام و گەلەکیسی پەرە بسێنێت ئائینە بەهایی ئێشێ بۆچی بێت کە تاوە ئیبن تەیمیە چاپکە کە خروجیەکەی بێتۆ داعش و جەبهە نوسرە و خروجیەکەی بێتۆ مەلاکرێکار و عەبدولەتیف سەلەفی و مشتێتی هەڵدریاگ جنایەتکارە جوولەکەی ئیبن جووی فاسد تاریخانەکانە نظامە سوڵتەی جیهانی بۆچی ئێشێ بەهاییە بێت ئاسارە ئیبن تەیمیە چاپ بکات چه سوودێکی پێگا لە لەحازە عەقیدەتی و چه سوودێکی پێگا لە لەحازە ماڵی و سوودی پێگا خوێنەر فەرە بوو ئینسانە باسەوات فەرە بوو ئەم چاپیە کرد و یەک لە دوای یەک و خەڵک ئەیسەند و ئەم تجارەتەکەی ئەی خوارد کێ ئەم متونە ساپۆرتەکان فەخرە ڕازی ئەمانە تێر نییە سەرەکار بڕۆن ئاسارێک کە ئەمانە چاپیان کردگە تەماشای بکەن فەخرە ڕازی ئیمام ئەبوو حامدە قەزالی بڕۆن تەماشای بکەن ئیبن تەیمیە کێ چاپی ئەکا دوو بەهای دوو بنەجوو کە معلوم نییە لەکوێ هاتکن بە خۆیان ئێژن ئەلکوردی و بەناو کورد و بەناو جەهانە ئیسلام کتێو چاپەکەن کە ئیمڕۆ بۆ تۆ ئەم کتێوانە بووگەسۆ چی؟ بووگەسۆ سەرچاوگە بۆیە ئیمڕۆ لەم کوردەوارە ئێمە حەجکە حاڵی خاص نییە حەجکە عەقڵی نییە حەجکە نازانێت چه خەوەر بوو حەجکە نازان چۆن تا ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ سوال ناکات یەک سوال لەم کوردەوارە دروست ناوێت یەک نەفەر لە خۆی سوال ناکات ئەم توڕەهاتە کێ دروستی کردگە مەرتیکەیە بە ناوی هەژارە موکریانی مەرتیکەیە بە ناوی هێمنە موکریانی بنە ماڵەی بارزانی دابڕۆن چەکی کەن بزانن ئەم شێ عەبدولسەلامە کەی بووگەسۆ شێخ لەکوێ بووگەسۆ شێخ کێ هاوردی کردیوە شێخ چۆن لێو دو ئامانە کەوتنە سەر دەستگاه حکوومەتی بنە ماڵەی تاڵەبانی هەروە بنە ماڵەی مەردووخ هەروە ئێوە بچن ئەمانە تاقیقکەن بە مەسائلێکی ترەکەن کێ تایستە ئەزانێت یەکەم نوسخە بۆ ئەووەڵین بار لە جەهانە ئیسلامە نوسخەیە نەهجول بەلاقە لەکوێ چاپەکرێ ئەسەن خەڵک نەیزانیگە نەهجول بەلاقە مەوجودە ئەووەڵین کتاوە نەهجول بەلاقە محەممەد عەبدۆ چاپی ئەکا گویا تبقە ئزهارات خۆیان 1881 ئەم مەتنە دەستنووسە ئەدوزنەوە ئەم مەتنە دەستنووسە ئەدۆزنەوە یەکەم چاپە ئەم مەتنە لە ئەوائلە قەرنە 20 محەممەد عەبدۆ چاپی ئەکا نەهجول بەلاقە مقدەستەرین مەتنە شیعەیانە ئەمە بە تۆ ئێژێ کە شێعە پەدیدەیە متەئەخرە یەهود ساختەس شێعە عەلیوڵڵاهی ئیزیدی بازی تەکایە قادریە نەقشبەندیە ئەمانە وا گشتیان لە یەک ئابش خۆرۆتێن بابیە بەهائیە ئەحمەدیە سیک ئەمانە گشتی ساختە و پەرداختی دەستگاهە کلیساوە کلیسەن دەی تۆ چۆن ئیمپراتوریەتە سەفەویت بووگە کە هاتکە شێعەگەری کردگە مهمترین مەتنە شێعە بەناوە نەهجول فەلاقە موجود نییە تا محەممەد عەبدۆ ئەم مەتنە چاپەکە محەممەد عەبدۆ کێس محەممەد عەبدۆ ئەس شاگردانە سەیدە بەناس سەیدە بەناکێس لە شاگردانە سەید جەمالەددینە ئەسەدابادیە شێعەس بۆ ئاغایە ئیخوان المسلمینە سەلەفی متن نهجول فلاقەیە عەلی بن ئەبی تالب چاپ ئەکا بۆ ئەووەڵین بار لە تاریخ و ئەمە ئەن شتێکەوە نازان ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ وتی لە ساڵەکانە 1830 تا بە ئیمڕۆ بە سوورەتە منسەجم ئەم اتفاقاتانە لە کوردەوارە کەفت لە 1830 ناگەهان ئیمپراتوریەتە عوسمانی متەوەلد ئەوێ ناگەهان ئیمپراتوریەتە عوسمانی متەوەلد ئەوێ تحتناوە چی تحتناوە تەنزیمات ئێمە وتمان بچن ئارمە ئەرتەشە عوسمانی تەماشاکەن 1884 دروست بووگە بڕۆن پەرچەمەکەی تەماشاکەن 1840 دروست بووگە یعنی ئەم ئیمپراتوریەتە تێ هەڵدریاگە 700 ساڵە پەرچەمینەوەگە تا 1840
ناگەهان قاجاڕیە هەر لەم تاریخە دەست پێەکە ناگەهان هەر لەم تاریخە سەیبراکە عەلی محەممەد باب ئەحمەدیە فرق جۆرا و جۆرە تەسەوف لەناو سەرزەمینە ئێمە سەربەرزەکاتەوە چەند نەفەر لە ئێوە ئەزانێ 1924 لە مسرا قورئانم معیار چاپ ئەکەن 1924 قورئانە معیار چاپەکەن یعنی قورئانە میزان یعنی ما بەقی پرتۆکەکان تحت ناوە قورئان جەمی ئەکەنە وەکو دەورانی عوسمان بن عەفان تا ئەوەی کە هەر ئەم مصحفە کە چاپی ئەکات دەوڵەتە مسر چاپی ئەکا هەر ئەم مصحفە 1936 تەصحیح ئەکرێت وقرآن چاپ ئەکەن تحت ناوە قورئانە فاروقی لە کاتی مەلەکە فاروقە وما بەقیەی قورئانەکان وەکو دەورانی عوسمان فڕە ئەدەنە ناوی ڕووباری نیل کێ ئەمە ئەزانێ لێو دوا ئێژێ تەمامی جەهانە ئیسلام ئەم قورئانە معیارە مەلەک فاروقیە قبول کرد جەهان ئیسلام کێ بوو کە قبولی کرد مشتێ مەلای بەرساختەی دەسە دەستگاهە کلیساوە کنیسە ئەمی قبول کرد ئەلئەزهەر قبولی کرد حوزەی علمیە شیعە کە ئوسوولەن عمری ناگاتە 100 ساڵ ناگاتە 100 ساڵ ئەم دەستگاهە فەقیە سازی و مەلاسازی بە سوورەت منسەجم فاوندەکەی کێ تەمینی کرد و ئەم گشتە کتاو و نوسەخە دەستنویسە لە ئینسانهای عەجیب و غەریبە کێدایە دەرۆ پس تۆ لەگرا ئەوێنیت مردمانە سەرزەمینە ئێمە ئیسلامیزە ئەکرێن بە ئیسلامە کلیسا و کنیسە معلوم نییە دینێ وا محەممەد المستەفا هاوردگێسی چ بوو معلوم نییە چ بوو معلوم نییە ئەو کەلامەی وا محەممەد المستەفا تحت ناو وحی هاوردی چ بوو ئەم مصحفە ساختەی دەسە کێز کابرا هەڵەگەڕێت و ئێژێ وەڵا چون جوولەکە و مەسیحی دەستگاریە کتاوە خۆیان کریاگە هاتن دەستگاریە کتاوە قورئان بکەن لذا ئەم کاریانە کرد خێرێ بێجات کرد کێ ئێژێ تۆ ئەم قورئانە جەدیدە فاروقیەی چاپت کردگە گەشتی جەعل نییە کێژێ کووە مەتنێک بانە دەسە ئێمە کە قورئانە کاملە سەردەمە پێغەمەرە ئیسلامە تا وەقایسەیکەین کێژێ ما بەقی قورئانەکان وا ئێوە فڕتان داناوە نیل قورئانە ئەسڵیەکان نەبوون و ئەمەی ئێوە چاپتان کردگە جوولەکە نویس کلیسا نویس و کەنیسە نویسە حەج کام سوعالە العالەمە ئێمە ناکە حەج کەس ئەمە ناوێتۆ سوعال بۆی بۆ چون مشتێ دەرپێ کورتە ڕیشپێونە سوێڵ تاشیاگە تێ هەڵدریاگە فاسدە شەهوەتیە جنایەتکارە بۆ گەن تحت ناوە ئیسلام و مەلای ئیسلامی و تحت ناوە سەلەفیەتی هەڵدریاگ لەسەر زەمینە ئێمە خەریکن فعالیەت ئەکەن و کەس نایژێت تۆ لەکوێ هاتی تێ هەڵدریاگ ئەم مردمی ئێمەتانە چۆن دووبارە مسلمان کرد دووبارە مسلمان کردو دعواکەین تۆ خەیلی غەڵەتەکەی دعواکەی تۆ چکارەی دعواکەی لەم سەرزەمینە بە متونە کێ دعواکەی بە متونە چاپشدەی دەستگاهە چاپە بەهایەت محی الدین سەبری فرج الله زەکی بەگ الکوردی ئەمە چه ئیبنە تەیمیەیەکە کە دوو بەهایی کتاوە ئەم تێ هەڵ دریاگە بە ناوە ئیبنە تەیمیە چاپەکەن بۆ ئەمانە نایژن بۆ ئەمانە مەترەح ناکرێت ئێمە بەی مشتێ پرتۆکە یەهود ساختەی کلیسا و کنیسە ساختە سەر زەمینمان وای پێهات مشتێ ئایەتوڵای بنەجوو مشتێ مەلای بنەجوو مشتێ شێخە بنەجوو بۆ ئەم مەردەمە ئێمە دروست کریا تا دین وەکو ئەبزارە سوڵتە بەکار بێ بەسەر ئەم مەردەمە و هەدەفیان نابودی بوو خروجیە ئەم گشتە متون و کتاو سەرزل و مەلا و بێشەرەف لەم سەرزەمینە ئێمە بووگەسۆ فاحشەخانەی جەهانە ئیسلام بووگەسۆ فەسادخانەی جەهانە ئیسلام
بوغسو فقر فحشا بهویتی بوغسو نابودی کاولی تنپروری بوغسو دزی بوغسو هزار و یک کسافت و لجنه كمشت ابن ملاي ابن جولكي بوفيوس تحت ناو متونة جولكي كنيسة وكنيسة نويس هاورديان ايوه فكرة كان مردمي ايما تشيلي دا برد لا اسمانگو دايلي واي بيهات چه اتفاقي كوت بو مردمي ايما واي لي قوميا بو واي لي هات چه هلوالا خوي واي بيهات مردمه وقت لم سرزمين كسي سؤال ناكا وقت لم سرزمين كسي برسيار عادي ناكات خروج يكي اوي بميكتو خليكي ايويني ام هتيوه ام تصاوير بو تو مخابره اكري وكو چون ملاو بو دروسكن وكو چون كتيو بو جعلكن وكو چون هرچي كسافة ايدن خوردد ام تصاوير شبو تو دروس اكن خروج يكي اوي تو چي خروج يكي اوي بوي كتو ام جامعة اوينيت كوزعكي امسك من تي مسالي باسيكم ام تي هالدرياغا برو قرتياغا او شخص واقع وديتان او شخص بو برو هالگیریاگا کلکا مشکیه او تی هالدریاگا لجامعی اما شروالا پیشمرگایتی کی تیرید اکر روزیت و اجه باو قرآن حیچ ملونا کریاگا کنه تو ام تصویر بو تو تکسیر اکن تا ام کاولستان لکوی هست دی پیا جوانا لکوی ام دنیا تو پیا اکی تو لكوي ام دنيا تا كردوي تي حل درياقوا تو لمن سعالك لخوت بپرسه دي مسرور بارزاني بو تجاوز بخوي وخانوادي امناكا بونايكا باشا كاورا تو بمن بيجا مسعود بارزاني شبو بو لما بترسي لشهامتي لخيرتي لمردان جيكي لما تشكي لا چي اشي بترسي لحيج ام كاورا ام قرآن تيري شلب لي اداو ماشي اكام توبه من بيجا مسعود بارزاني بوچي تجاوز بم بياغا وخانواديناكا بونايكا چون بياغا اخلاقي خويسي انا تجاوز كان بياغا مقاومتك تو فكرة كي مسعود بارزاني دس بوشن ام بياغا بوات ام بياغا مقاومتك لذاتو ويني مسعود بارزاني اگر ام كارناكا لقوري خويسي ناوي كان بياغا فرا بريزة دي ام تسويرة تكرار بيتو لجامعي ايما تو اويني يواش مشتي حيز تحت ناوى ام كاورا ابيتو موديل جامعي ايما مردم بي اوي فكر كاتو وكو امر رفتاركات تو اشي بزاني امانا كي دروسيا كابوتو تو فكرك لو جامعي كردوارة حكي لآنتوس حكي بتور ربطياز لو جامعنا دسقاه الدين ولا دستوا نا امورات اقتصادي ولا دستوا نا امورات سياسي ولا دستوا تو فكرك ناو جامعي كردوارة يكسر ما يدار موجودة ككرد بي يكسر ما يدار موجودة كبكاسبي بالنبوخ بولي در هاوردويت كرة أمانة مشتي راند خورن ببول دزيو زدوبند هاورياغنا اوي دانرياغن أمانا حكيان كرد نين أنا بو يك لم سرماي دارانا وقتي من لدي بيتكا جمتو $1,000,000 بو چي اقرأت الشيافي كي بخوات تو أصولا قدرة مالي أبزار قدرة مالي لدس بو خاطرية وي بتوانيام قدرة حفظ كي بيهالي تو لذا بربر وارد قدرة السياسي أوي بير أكيتو بو خوات وبو آيندي خوتو منالا كانت بس ثروتك والد دستا جريان سياسي تعريف أكيتو تو اعتماد ناكي بدولتك هرشي هيزا والد سيا وأتواني بالراحتي تقول بفولو داراي خوات خلعكا دي بودانه يا سرمایه دار لم كردواره حل ناسيتو جريان دروسكات كبتواني بو توازن وبو بقاي خوي امكاربكا چون حج كاميان سرمایه دار كردينين وحج كاميان ام پوليانه لرقي كاسبي كردون ونبوغي كاسبي بدس نهاورغا لرقي زدوبندو بدس هاورغا مأمور كرياغن انحسارات ياندرياغا سبردست
وەڕانتیان خواردەکە جامعەیەکە وشیار بێت جامعەیەکە ئاگاه بێت ئەمانە مەنابع جامعەی نیەن ئەمانە زالوەکانە جامعەن لذا ئەوەی سەرمایەداری ناوە لەم کوردەوارە خوێنی مباحە بۆ ئومەتە کوردی تۆ لە خۆت سوعال کە بۆ یەکدانە سەرمایەدار پەیان ناوێت بۆ یەکدانە سەرمایەدار پەیان ناوێت نەک بۆ ئەخلاق نەک بۆ ئینسانیەت بۆ حەفزە قودرەتە خۆی و بۆ قودرەتمەندکردنە خۆی هەڵسێ جەریانێکی تۆکمە دروستکە لە بەرامبەری ئەم نەهاتانەی تا ئەبە ئەمڕۆ مەوجودە چون کارە سەرمایە هەر لە ڕۆژانی ئەوڵ شۆوا بووکە چۆن لە گرا مەوجود نییە چون هیچ کام لەمانە نەکوردن نە لە سەرزەمینە کوردەوارە و هەڵقوڵیاگەن نەبەر ئەساس زەحمەت و مەچەک و شانە خۆیان هەڵقوڵیاگەن ئەمانە بەرساختەن دروستکردیاگەن حاڵیتانە جامعەی کوردەوار فەساد خواردگێسی فەساد خواردگێسی تەمەڵی بێعەقڵی جەهالەت سوور ڕبا جنایەت کۆیلەبوون مێگەلبوون خواردگێسی چۆن مەلا لە پشتە بڵەنگۆی مزگەوت و ئەتوانێ شیێڕەی بێت بەحس لە کەرامەت و لە دین کە وەختێ لە ناوە منجەلاب و فەساد و ارتشا و فەحشا و فەقر و کۆیلێتی و زۆڵما خەریکە زندگی ئەکا ئەگەر ئەمانە مشتێ ئبنە جوولەکەی مشتێ پۆفیوزە ساختە شدەنیەن کە سەرزەمینە ئێمە نابودکەن و ئینسانەکانی نابودکەن بۆ لە خۆتان سوعال ناکەنێوە تا کەی وەکو مێگەل سەرەکەنە ناو پاتان و بێ بە خیاڵتانە نایە چه خەبەرە لەم سەرزەمینە چۆن تا ڕاپەڕینی کوردەواری سەر بەخۆی یەخە ناگرێ بە بێشەرەفنامە یەکتان هەڵناسێت و جواوە ئەم بێشەرەفنامە باتۆ چۆن لە ناوە ئەم گشتە پسپۆڕ و حیز و ئوستادە دانشگا یەکە پێیان ناوێت بێژە ڕۆژنامەیە کوردستان بۆچی ناوی ڕۆژنامەس کە لە قاهرە چاپ ئەکرێت بۆ کێ چاپ ئەکرێت لەکوێ ئەفرۆشێت باسی چی ئەکات ئللا ئەوەی کە تۆ گەرەکتە سەنەدەی دروستکەی سەرزەمینە عەزیمە کەلان کوردەوار بچوو بکەیت و بیکەیتە کوردستان میلەتی قەومی ئیتنیکی دروستکەی دەنا چه زەرورەتێکی هەست تۆ ڕۆژنامەی وا چاپ بکەی ئەمین زەکی بەگ فەرەجوڵڵا زەکی بەگ محیەدین کاورای بەهای جوولەکە تو چه کارەی بۆ ئێمە مەتن چاپەکەی لێو دوا هەژارم وکریانی تۆ سەیرە ئەم نادروسانەکە و نازناوەکانیان هێمن هەژار پەشێ و داپڕۆسیاک زەخمار بێکەس ئەمانە مشتێ ئبنە جوولەکەن و جوولەکە بازی گەلەکیانە تۆ ئەو کاورا بێکەسە شعرە حەیزانە ئێژی ئەوە کاورە هەژارە و فەقیری و نانەنەمە و نانەڕەقە پرتۆکی بۆ کوردنووساگە خەیلێ غەڵەتی کرد پرتۆکی بۆ کوردنووسا مارتیکەی جوولەکەی پەروەرش پەیدا کردەگە دەسە فەسۆم بۆ لە خۆتان سوعال ناکەن چۆن ئێستا فرە عادی بوو ئەم دوو نەفەرە بەهایین چۆن دوو نەفەر بەهایی متونە ئیسلامە سەلەفی چاپەکات بۆچی ئێشە چاپی کات هیچ کە سوعال ناکا لە خۆی خروجیەکەی ئەم گەندەڵستانە سە وا لەم کەلان کوردەوارە اتفاق کەفتگە خروجیەکەی ئەم فاحشەگیە سە ئەم بێعەقلیە سە ئەم جەهالەتە سە ئەم بێئەخلاقیە سە لەم سەرزەمینە مشتێ زال و کەوتگنە گیانە مردمە وڵ ناکەن شێخ و مەلا و حەیز و ڕۆشن فکر و ئوستادە دانشگا و تەبەقەیە بەرتەر و تەبەقەیە حیزبی و بەناو کوردایەتی و بەناو مخالەفین و بەناو دەستگاهە کۆرپۆریشنی خواردیان ئەم سەرزەمینە و مردمیان نابود کرد چۆن ئەمانەنەوە سوعال بۆ ئێوە تا ئیستا بار ئێمە مقدمەیەکی کۆتاه بوو بۆ خاتری ئەوەی کە من دیبەیتە عەسڵیەکە لەسەر ئەمە دابنێم فقط ئەمانەم کەوت ئێوە بیزانن اتفاقات چ شکلی کەفتەم سەرزەمینە ئەوەی ناوی پرتۆکە ناوی کتێوە دەستنویسە لە فڵانە جێگە هات کەسە دەرۆ تڕەهات جەعلە دەسە کۆمپانیە هێندە شەرقیە بەمبەئی وەقاهرەس یەکی ڕەبتی بە ئومەتە ئێمە نییە هیچ ڕەبتێکی نییە
أم دين إسلامي شام دين إسلام متأخرة أما فرقك تكمتنا محمد أما تك دينك محمد المصطفى فرقك أما تك كلامك محمد المصطفى فرقك أما جولك سازي يهود سازة دبي بين جواو بانو بزانم أم بالشرفانة 1924 بوچي قرآني معيار چاپكن 1936 بوچي قرآني فاروقي چاپكن تصحيحي كن ديواني الشعر تصحيحي كي أما كلامي خواستو چون تصحيحي كي تصحيحي أكن فري أدنا ناون رودخانه النيل تو حق چيه مانا فرديت ناون رودخانه النيل تو كيم كاراكي تو كي اجازه پیداگی پوفیوس تحت ناو مدام کاراکي تو مفتي السقا كوي جهان اسلام اجازه دا جهان اسلام كيبو چوارتي هلدرياغا وك تو سيد جمال الدين السدابادي محمد علي النجاح وكو إقبال لاهوري ومشتتي هالدرياغ أنجلوفيل پرورده يافتقل دانشگاه هاي غربي محمد عبدو ايوه جهان اسلام بون استا بيبرو مخرجي ومقعدي لجيرو هاتقو لسلو تشوقو سلفي وتي هالدرياغ تحت ناو متون الدسنويسة جولك تشاب كرت جولك الساختة لسرزمين ايما متولد بون او تكليف مردوخه كيان او تكليف ام دارو دسيه زكي بقو چاپ قاهره و روزنامه حيز كردستان و كتيوه بشرف نامو امام كسافتاني که حتى راپرين كردوار السربخود دسي بونه ورد ياك نفر لم سرزمينه يك سؤالي طرح نكرد يك سؤال شرم بتان قريت دا برزين اواني وا تحت نام الروناك بيرو تاريخ نويسو استاد دانشگاه وقلم بدز دا وشن مشتفى صدكار من ده حيز ابن حيز نيوام دنا بو يك سؤال تاندروس نكر سطو قصور صالة بل كل راستاي نابو دي امت كرديا ايوه حركت تانكرد واتانكرد ومردمي اميست ايجي مرو مالاته ورا قوجة جيجة حالين يا شخورة حيج تيانا ما قسو حيج او انا بو انسانيتي ليناكي كي واي كرد بمردمه امانة ايوه مانان واتان كرد ايوه مانان واتان كرد ايوه قشتتان بمأموريات هاتقن ام سرزمينه بمأموريات هاتقن امد بين بوان ولي باب بزاني اها راپرين دس بو هرچي او اها روجيت او هيزا كردي والا بشتا او جهان كردي والا بشتا واتان روخيني ونابو تانكات لا يوخوش